بەمەبەستی برەودان بە تواناکانی لاوان و گەشەپێدان بە بەهرەکانیان دەستگای ڕوانگە بۆ حوتەمین ساڵ پێشبڕکێی ساڵانەی خەڵاتەکانی ڕوانگە ئەنجام دەدات. لاوانی بەهرەمەند لە تەمەنی 15 بۆ 25 ساڵی دەتوانن توانا و شارەزایەکانیان بخەنە کار و لە 10 بواری جیاوازدا خەڵات بەدەست بێنن. بوارەکان بریتین لە کورتە چیرۆک، هۆنراوە، کورتە فیلم، فۆتۆگرافی، تاکژەنی میوزیک، هونەری ریسایکلینگ، وێنەکێشان، داهێنانی زانستی، دەستپێشخەری کار، پرۆگرامسازی. دوابەروار بۆ وەرگرتنی بەرهەمەکان 1/11/2020 دەبێت. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە مەرج و ڕێنمایەکان سەردانی ماڵپەڕی ruanga.org/awards بکەن یاخود پەیوەندی بکەن بەم ژمارانەوە. خەڵاتەکانی ڕوانگە 2020. ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش لەگەڵتانین لە فەیسبوک و تویتەر و ئینستاگرام و یوتیوبی دەستگای ڕوانگەوە لە بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2020 بە دروشمی داهاتوت بنەخشێنە ساڵانە دەستگای ڕوانگە پێشبڕکەی خەڵاتەکانی ڕوانگە ئەنجام دەدات. بۆ ئەم ساڵیش دەستگای ڕوانگە بۆ حوتەمین ساڵ لەسەر یەک ئەم پرۆژەیە ئەنجام دەدات. بۆ زانیاری زیاتر لەبارەی پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە و چۆنیەتی پێشکەشکردن و مەرجەکان میێوانداری بەڕێز نەوزاد عەبدولکەریم بەرپرسی بەشی پرۆگرامەکانمان کردووە لە دەستگای ڕوانگە. کاک نەوزاد بەخێربێ. کاک نەوزاد ئەمانەوێت بزانین پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە چییە و لاوان چۆن ئەتوانن پێشکەشی پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە بکەن بۆ ئەم ساڵ. سپاس بۆ جەنابەت. ئەم پرۆژێ ساڵانە لە دەستگای ڕوانگە لە 2014 دەست پێ کردیە. ئەمە هەفتەمین ساڵە لە دواییە کە ئەو پرۆژەیە کە بەهرەکانی گەنج زیاتر پیشان دەدات و بۆ ئەوەی داهاتووەکی گەشتیان هەبیت. ئەم پرۆژێ ساڵانە لە با بڵێن لە 10 سەکتەری جیاوازە یان بواری جیاواز ماف ئەداتە گەنجەکان ڕوخاندنی ئەو هەڵەیە کە بەرهەمەکانیان پێشکەش بکەن بۆ دەستگای ڕوانگە بۆ ئەوەی لەو پێشبیرکیە بەشدار بن کە یەکەم دووەم و سێیەم لە مەراسیمێکی شیاو لە کۆتایی ساڵدا لە 2012 ئەو یەکەم و دووەمی سێیەمی هەر بوارێکدا خەڵات بکرێت. زۆر باشە. کاک نەوزاد دەمێ بزانم ئامانج لە پێشبڕکەی خەڵاتەکانی ڕوانگە یاخود پەیامی پێشبڕکەی خەڵاتەکانی ڕوانگە چییە؟ بۆچی دەستگای ڕوانگە پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگەی داناوە لە ساڵی 2014 کە ئەم ساڵ حوتەمین ساڵە پێشکەشی دەکاتن؟ ئێمە لە کۆمەلگای ئێمە وەکو هەموو کۆمەلگایەتی گەنجی بەرهەممان هەیەکەوەی کە بەرهەمی نایابی هەبی کە خاوەن بەهرە بیت. ئەوانەی کە بەهرەی تایبەتیان هەیە لەو بوارانەی کە ئێمە دواتر عەرزی ئەکەن ئێوە وەکو هەڵێکی با بڵێن پلاتفۆرمەکە بۆ ئەو گەنجانەیە دەربڕینی ئەو بەهرەکانی خۆیان بدەن لە بۆ خەڵک بیانە ناساندن. ئێرە ڕۆلی دەستگای ڕوانگە وەکو بریجینگە وەکو ئەوەیە تو جسرێکی پەیوەندی بکەیت لە بینی ئەو پردێک لە بینی ئەو گەنجانێکە ئەو بەهرەیان هەیە و خەڵکانی تێر و میدیا و ئەوانەی کە تازومەندی بزانن کە گەنجانی ئێمە تا چه ئاستێک لە دوای بەهرەکانی خۆیاندا چوون. بۆمانایە دەکاتنکەوە خەڵاتەکانی ڕوانگە پردێکە لە بینی ئەو گەنجانێکەوە ینی کۆمەڵێک بەهرەیان هەیە تا بەهرەکانیان دەربخات. زۆر باشە. کاک نەوزاد ئەمەوێت بزانم خەڵاتەکانی ڕوانگە لە چەند بەش پێک دێت و ئامان چییە لەو بەشانەکەەوە ئێوە کۆمەڵێک بەشتان داناوە ئەو بەشانە ئامان چیە لیان و لە چەند بەش پێک دێتن خەڵاتەکانی ڕوانگە؟ وەکو جەنابەت دەزانی وەکو ئەوەی کە بەڵاو کرایەتەوە 10 بواری جیاوازە تەمان ئەو بوارانە بواری ئەدەبین بواری زانستین ینی بۆ ئەوەی بەهرەی هەیە لە بواری ئەدەبی هەر خۆی دەدۆستەوە لەو یەک لە بوارانە ئەوەی لە بواری زانستی بی وەکو ئێستا عەرز دەکەین لەو یەک لە بوارانە ئەکرێ خۆی بەهرەکەی خۆی پیشان بدات. ئەوانەی کە هەمانە فۆتۆگرافیە کورتە فیلمە تاکێن میوزیکە یان با بڵێن بە عەرەبی دەڵێن عەزف المنفەرد کورتە چیرۆکە دەستپێشخەری کارە هونەرمەندی با بڵێن ئەفەن هونەری ریسایکلینگە وێنەکێشانە داهێنانێکی ئەوەی زانستی هەبێ هونراوەیە پرۆگرام سازیە. زۆر باشە. یعنی گەنجانەتوان لە 10 بواری سەرەکیە بەرهەمەکانی پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن و دەستگای ڕوانگە
لەسەر ئەو بنەمایانێکەوە دایناوە توانێتن یەکەم و دووەم و سێمی هەر بەشێک دیاری بکاتن. زۆر باشە کاک نەوزاد گەنجان ئەتوانن لە چتەمەنێکەوە بەرهەمەکانیان پێشکەش بکەن و پرۆژەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن. سوالێکی باشە با بڵێم پرسیارەکە بەگشتی لەو مەرجە گشتیانەکەی کە دامانەوە بۆ ئەوەی گەنجان لە تەمەنی 15 ساڵی تا 25 ساڵی هەندێک جیاوازی هەیە لە بوارەکان ئێتر دەکای دواتر باسی بکەین. بۆچی 15 بۆ 25 ساڵی زۆرێک لە گەنجان پرسیاری ئەوەکەنکەوە بۆچی 30 ساڵ نەبێتن، بۆچی 35 ساڵ نەبێتن، بۆچی تەنها 15 بۆ 25 ساڵی کەوا لەوانەیە بەشێک لە گەنجان نەتوانن لەو تەمەنەیە پێشکەش بکەن. بەڵێ ئەو بۆ ئەوەی یەکلایی بکەینەوە ئەوە بۆ ئەوەی وایە زیاتر ئێمە تەمەنی گەنج شوێنێک بۆ شوێن یان با بڵێن یاساییان یان پێناسەکردنی لە ڕێکخراوەکانی جیهانی زۆرترینیان لەو تەمەنە گەنجانداناوە لە بینی 15 ساڵ تا 25 ساڵ. ئەگەر ئێمە بڵێم ئەگەر تا 30 یان 35 ساڵ ئەو کاتەیە پێشبرگەکە قورستر ئەبێ بۆ ئەوەی یەک لە تەمەنی 15 ساڵیە لەگەڵ پیاوێک یان ئافرەتێک تەمەنی سەر و 30 ساڵی بێ. بۆ ئەوە ئەو تەمەنەمان داناوە زیاتر لە بینی 15 ساڵ بۆ ئەوەی ئەتا 25 ساڵ. زۆر باشە من نەبێتن سەرنجشان بۆ ئەوە ڕابکێشم کەوا لە تەواوی تۆڕە کۆمەڵاتیەکانی دەستگای ڕوانگە لە فەیسبوک، تویتەر، ئینستاگرام و یوتیوب دەتوانن بینەری ئەم بەرنامەیە بن و خەڵاتەکانی ڕوانگە لە دەبەشی سەرەکی پێک دێتن کە ئەوانیش بەشەکانی فۆتۆگرافی، کورتە فیلم، کورتە چیرۆک، تاکژەنی میوزیک، دەستپێشخەری کار، هونەری ڕیسایکلین و وێنەکێشان، داهێنانی زانستی، هۆنراوە و پرۆگرام سازیە. بۆ زانیاری زیاتر ئەوانی کەوانەیەوێت زیانیاری زیاتر وەرگرن لەباری پرۆژەکەەوە ئەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی خەڵاتەکانی ڕوانگە کە 24 کاتژمێر بەردەستە کە ئەویش 812 کاک نەوزاد بابێنەوە سەر باسەکەی خۆمان کی ئەتوانێت پێشکەشی خەڵاتەکانی ڕوانگە بکاتن؟ دانیشتوانی چ ناوچەیەک چ شوێنێک ئەتوانین بەرهەمەکانیان پێشکەش بکەن؟ وەکو ئەوەی بەڵاو کڕایەوە لە سۆشیال میدیاەکانی ئێمە لە ویبسایتی ڕوانگە هەر کەسێک کە دانیشتووی هەرێمی کوردستان بی یان ئەو شوێنانەی کە با بڵێن ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستانن وەکو کەرکووک ئەوانە ئەکرێت بەشدار بن لەو با بڵێن لەو پێشبڕکیە. هەر کەسێک لە هەرێمی کوردستان دانیشتووی بێ ڕفیوجی بی با بڵێن ئاوارە بێ ئەکرێ مافی هەیە پێشکەش بکەبوو. زۆر باش ینی ئەو کەسانش ئەگرێتەوەکەوە بۆ نمونە ئاوارن ئەو کەسانەکەەوە دانیشتوی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمن لە چەند کام پارێزگاتوانن بۆ نمونە ئەگەر ئەو پارێزگانی کەواتیدا دەتوانین بەرهەمەکانی پێشکەشکن کام پارێزگاندا هەرێمی کوردستان؟ بەڵێ پارێزگایەکە لەسەرەوە دەست پێکەن دهۆک، هەولێر سلەیمانی، هەڵەبجا لەگەڵ کەرکووک. لەو هەر 5 پارێزگایە بە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمیشەوە بەتاکیدەوە دووسخورمات و شنگالە شوێنێکی لەو شوێنانە دەتوان بەژار بن. ئەکیدە وەمێ لە هەر شوێنێک ینی شوێنێکمان لەو 5 پارێزگایە شوێنی تایبەت هەیە ئۆفیسی ڕوانگە لە دهۆک، هەولێر، سلەیمانی، هەڵەبجە هەمانە هەروەها ئۆفیسێکی تایبەت هەیە کە ڕێکخراوە کە ئێمە با بڵێن هەماهنگگیمان لەگەلیان هەیە ئەوش دەتوانن لەوێ بەرهەمەکانی خۆیان پێشکەش بکەن. زۆر باشە بۆ مانایی هەر کەسێک ئێوە نەتان بەستۆتۆ بەشار هەر کەسێک دانیشتووی ئەو شوێنە بێتن بۆ نمونە کەسێک خەڵکی یەکێک لە پارێزگاکانی خواروی عێراق بەڵام ئێستاکە دانیشتووی هەرێمی کوردستانە دەتوانانی بەرهەمەکەی پێشکەش باکیت ئەوە با بڵێنەوە لە بەشی ئەوانێک با بڵێنێک ئەگەر ئاوارەکان زۆر زۆر باشە. گەنجان چۆن دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن؟ پرسیارێکی گرنگە بەتایبەت ئێستا لە کاتی پەتای کۆرۆنا کە هەیە ئێمە ڕێگای با بڵێن ئۆنلاینمان زیاتر گرتوتە بەر هەر بە زیاتر لەوە بەرهەمانێک کە دەتوانین بە ئۆنلاین بنێرین. ئێمە فۆرەمێکمان هەیە گوگل فۆرمە لە ویبسایتی ڕوانگە .org/awards لەوێ ئەتوانین سەردانی ماپەڕی ڕوانگە بکەن. ئەم فۆرمە ئەم لینکی ئەم فۆرمە دانراوەتوان لێ لە ڕێگای بەرهەمەکانتان پێشکەش بکەن. هەروەها دەتوانن ئیمێلی awards@rwanga.org بەکاربنن یان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکە.
یەکێک لە کۆمنتەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناوی هاجەر عەبدوڵڵاڵێتن من ئەمەوێت بەشدار بم بەڵام تەمەنم 25 ساڵ و 9 مانگە ئەتوانم بەشدار بم؟ یس دەتوانێت بەشدار بێ واتە تەمەنی دیاری کراوە زۆر باشە. یەکێکی تر لە کۆمنتەکان بە ناوی شەنگە خەلیل نووسیوێتی ئایا چ پێوەرێکەیە بۆ هەڵبژاردننی یەکەمی بەشی وێنەکێشان کە ئاماژی پێکراوە جگەلەوەی کە ئاماژی پێکراوە لە بەشی وێنەکێشان چ پێوەیەکانی ئەوە لە دواتر بۆ هەر بەشێک لە بەشەکان ئێمە بە جیادینە سەر هەر بەشێک لە بەشەکان ئەتوانن بینەری ئەم بەرنامەیە بن تا کۆتایی هەر بەشێک لە بەشەکان تایەتی. کاک نەوزاد گەنجان تاقی ئەتوانین بەرهەمەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن. پێشکەشکردن دەست پێ کردو لە 2020 بەردەوام دەبی تا 1/11/2020 تا 1/11/2020 واتانی نزیکەی 60 ڕۆژی تر ماوە بۆ پێشکەشکردن. زۆر باشە. ئەمەوێت باسی ئەوە بکەی کاتێک هەر گەنجێک بەرهەمەکەی پێشکەش کرد لە دەستگای ڕوانگە چۆن مامەڵەڵێکرد ئەو بەرهەمە ئەکرێتن و هەروەها قۆناغی هەڵسەنگاندنی بەرهەمەکان چۆن ئەبێتن چێ هەڵسەنگاندن بۆ بەرهەمەکانەکاتن ئایا هیچ کارمەندێکی دەستگای ڕوانگە یان هیچ کەسایەتیەک لە ناو دەستگای ڕوانگە بەشدار ئەبێتن لە هەڵسەنگاندنی بەرهەمەکان؟ بالە یەکەم و دەست پێ بکەم ئێمە مەرجی گشتیمان هەیە و مەرجی تایبەتیمان هەیە لە بۆ هەریەک لە بوارەکان. باکیت یەکەم شت ئێمە ئەو بەرهەمانە هەمووی کۆی دەکەینەوە جای دەکەینەوە هەریەکە لە بواری خۆی و بۆ هەر بوارێک لژنەیەکی تایبەت دەبێت دادوەری تایبەتیان دەبێت. چەند کەسن؟ ئێمە تا ئێستا با بڵێن ساڵانە ئێمە 2 کەسمان دادەنەوە بەس احتیمالی هەیە زیاتر بکرێت و لیستی ئەوانەی کە لە بەشدار دەبن وەکو دادوەر هەمویان ئەوانیان کە ستافی ڕوانگەی تێدا نیە بەتاکید لە هیچ لە بوارەکان هیچ لە دادوەرەکان کەسی ئەوەی تێدا نییە. یعنی هیچ ستافێکی ڕوانگەی تیان نیە تەنها دادوەرە بن لە دەروێ ڕوانگە. بەڵێ. زۆر باشە. چۆنیەتی هەڵسەنگاندەکە چۆنە بێتن لەوانەیەک لەی لەسەرەوە بکرێتن کە یەکێک بەرهەمێک پێشکەش بکاتن ناوی لەسەر بەرهەمەکە نووسرا بێتن دادوەرەکە ئەو کەسە بناسێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئایا ئێوە ڕێک بۆ شێوەی دەیخەنە بەردەم دادوەرەکە یاخود بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری لەسەر ئەو بەرهەمە ئەکرێتن کەوا پێشکەش کراوە؟ سوالێکی زۆر چاکە بەرهەمەکان کە کۆ کرایتنەوە تەبان پێش ئەوەی عرض بکرێن بۆ لژنەی دادوەری ئەوانە هەمویان ئەوەی کە ناوی لەسەر بێ بە تایبەت هەندە بەرهەمەیە مەثەلەن وێنە کێشێک داینە ڕستنی خۆی دانەوە ئەوە ناشتە بواریەوە فتکا دەکەین لەوانەیە کە بەرهەمەکانیان پێشکەش دەکەن ناوی خۆیان لەسەر بەرهەمەکان نەنووسن چکە بۆ لە وێنە کێشێکە ناوی خۆی دەنووسی ئەو کاتە ئەستەمە لە بۆ ناوەکە لاب بین فئێمە ئەو بەرهەمانە هەمویان بێناو بەس کۆدی تایبەتی بۆ دادەنرێت بە کۆدەوە پێشکەش دەکرێت بۆ لژنەی هەڵسەنگاندن و دادوەرەکان ئەوانە نازانن ئەوە بەرهەمی کێ ناوی کێیە لە چ شارێک هاتووە ئەوانە بەس ئەزانن لەسەر مەرجە بنەمای تایبەتیەکانی کە بۆ هەر بوارێک دانراوە ئەو کاتە هەڵسەنگانی بۆ بکەن و تەقیل یعنی بۆ مانای هیچ بەرهەمەیەک هیچ ناوێکی لەسەر نابێت هیچ لۆکیشن و شوێنێکی لەسەر نابێت هیچ تەمەنێکشی لەسەر نابێت تەنها کۆدێکی لەسەر بێت. زۆر باشە. دایکی ڕۆژ نووسیوێتی تاتە تەمەنی چەند ئەتوانێت بەشدار بێت ئەوە وەڵامماندایەوە لە 15 بۆ 25 ساڵی بۆ ئەوانەی ئەنەوێت بزان کە لەکوێ تەقدیم